بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. يا رب يا أرحم الراحمين، يا أكرم الأكرمين، يا غياث المستغيثين أغثنا. عافنا فاعف عنا، وعلى طاعتك وشكرك أعنا، وعلى الإيمان والإسلام توفنا وأنت راض عنا. يا معبود، يا موجود، يا مقصود، يا حي يا قيوم برحمتك نستغيث. يا رب خواهی جان، لدهم روجي مانگی پیروزی رمضان لتپارینەوە، بارانی بەڕەحمەت لە شاوی مەرحەمەتت، میهرەبانی و سۆزت، هەموو ڕەحمەتەکانی ئەمەی گرتوێتەوە یا ڕەب. دەری هێنابین لەناو مەینەتیەکانی گوناه و سەلکاوەکانی نەزانی و تارماییەکانی غەفڵەت و بێئاگایی. ڕزگارمان بکە یا ڕەب ئیلاهە العالەمین، بەو جۆرەی کە خۆتەتەوێت و نزیکترین ڕێگەیە بۆ ناسینی تۆ و گەیشتن بە لیقای تۆ یا ڕەب العالەمین. ئەو ڕێگەمان پێ بناسێنە، هیدایەتمان بە، هیدایەتێک کە پەشیمانی لە دوانێت، هیدایەتێک کە بەرچاوڕوونی بەدوا بێت، هیدایەتێک کە تەواوی دوعا و پاڕانەوەکانمان گیرا بێت. لە نزیک بوونەوە لە ئێوارە و لە بەربانگ و لە ناو بەرنامەی بەربانگا لێتەپاڕینەوە، عەفومان کە یا عەفو، عەفومان کە. بەرە عەفوات و لێشاوی دەیەم ڕۆژی سەرەتای مانگی ڕەمەزانە خستبی. چاوەڕوانی مەغفیرەتین یا ڕەب، چاوەڕوانی گردنمانی نازادی بکەی لە ئاگری دۆزەخ. چاوەڕوانین چاوەکانمان ئەبڵەقی ئاگری دۆزەخ نەبێت و جوانەکانی بەهەشت و ڕەزامەندی تۆ ببینێت. هیدایەتمان بە، تەنها تۆ هیدایەتی بەندەکانت دەدەی، تەنها تۆ ڕێیان پیشانە دەی، تەنها تۆ ئیلهامە خەیتە ناو دڵیان، تەنها تۆ بەزەیی پیامانایەتەوە. عەفومان کە و لێمان خۆش بە. ئەوانەی داوای دوعای خێران کردو یا ڕەب العالەمین، دوعاکانیان گیرا بکە، خۆتیان ناسی، ئەزانی لە چه کونجوڵێکە چ داوە و مەطلەبێکیان هەیە، ئەزانی لەکوێ دانیشتوون، ئەزانی پێشینەی دوعاکان و پاشینەی دوعاکانیان چییە، ئەزانی گیرۆ دەیچین، تۆ ئەزانی ڕاستەکەن یان نا. دوعا و مەطلەبەکانیان گیرا بکە، شیفای نەخۆشەکانمان بدە. ئەوانەی هەر دوعا و پاڕانەوەیەکیان هەیە بۆ دنیا بۆ قیامەت، وەریان بگرە. هیدایەتمان بە یا هادی. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. دەرگای ئاسمانەکانمان بۆ بکەرەوە، دەرگای مەرحەمەتی بارانمان بۆ بکەرەوە، دەرگای ڕزق و ڕۆزیەکانی خۆتمان بۆ بکەرەوە، سفرە مادی و معنەویەکانمان پڕ بکە یا ڕەب. هیدایەتمان بە. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. یا ڕەبی، چێژ لە تەسبیحاتت ببینین، چێژ لە عیبادەتت ببینین، نیعمەتی چێژی عیبادەتمان پێ ببەخشە، نیعمەتی سوژدەی شکرمان پێ ببەخشە، نیعمەتی لاڵانەوە و پاڕانەوەمان پێ ببەخشە. ئەگەر تۆ تەوفیقمان نەیەی ناتوانین بپاڕینەوە،
بیشپاڕینەوە ئاگامان لێ نییە و ئاگاشمان لێ نەبوو وەری ناگریت. قبوڵمان کە بە هەموو گوناه و تاوانەکانمانەوە قبوڵمان کە تۆ کەریمی، تۆ عافووی، تۆ لێ خۆشببووی گوناهەکانی سەرفرازی دنیا و قیامەتمان کە. ئەم مەجلیسانەمان بە مەجلیسی زیکر لێ قبوڵ بکە یا ڕەب، یا ڕەب، یا ڕەب، یا ڕەب. تۆ دەوڵەمەندی، تۆ دەوڵەمەندی، تۆ غەفور و ڕەحیمی، تۆ عافو و کەریمی. يا رب العالمين يا حي يا قيوم برحمتك نستغيث. اللهم آمين آمين يا مجيب السائلين. خۆشەویستانم، ئێمە بەردەوامین لە بەرنامەی بەربانگی ئێوارانی کەناڵی ئاسمانی پەیام لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست و هەموو مستافە ئازیز و خۆشەویستەی کە کارەکە لەم بەرنامەیە و لەم کەناڵە ئازیزەیە چاوەڕوانی دوعا و پاڕانەوە و خۆشەویستی و مەحەبەتی ئێوەکەن. فەرموو. آخرین جار کەوتوتە ئەلحەمدولله کەی بوو؟ نوێژی ئەم عەسرە کە سوورەتی فاتیحات خوێن، یاخود شتێکت بینی و بیرەکەوتەوە کە زۆر زۆر نیعمەتە بەسەرەوەیە. آخرین جار سوپاسگوزاری خوا بووی کەی بوو؟ ئەبێ و پرسیارە بکەین، یابێ هەموو چرکەیەک ئێمە سپاسی ئەم هەموو نیعمەتە بێشماری ڕەب العالەمین بکەین. آخرین سوژدەی شوکر کەی بردووتە؟ فێری سوژدەی شوکر بووین؟ سوژدە بەری و دوای نوێژێک لەسەر بەرماڵەکەت، لەسەر ئیشەکەت، لەسەر ڕزقی ئەو ڕۆژەت، لەسەر لەش ساغی، لەسەر دوور لە بەڵایی، لەسەرەوەی کە سیارەکەت لە دەستی وەرگرتی بەڵام لە دەست وەرنەگیرا بۆیان هێنایتەوە سەرڕێ. سوژدەی شوکرە برد. سوژدەی شوکر نیعمەتێکی گەورەیە، با فێری ببین. ئیحساسە بە نیعمەتەکانی خوا، هەستکردنێکی قوڵە بەم هەموو نیعمەتەی کە خوا یاوێتی بە ئێمە. ئەلحەمدولله. لە کامی دڵەوە با بڵین ئەلحەمدولله. ئەو ئیمانداری فەرمووی پێیان وت ئاوی گەرمە حەز لێ یا سارد، فەرمووی حەزەکەم ساردەکەم پێ بدەن، وەی لە کامی دڵمەوە بڵێم سوپاس بۆ تۆ لەسەر نیعمەتەکانی یا ڕەب العالەمین. چکە زۆر جار ئەم نەفسەی ئێمە وا فێر بۆ دەفعی ئەوێت تاوەکو بگەینە حەمد، بگەینە شوکر، بگەینە سەبر. بۆی خۆم هەموو نیعمەتی خسۆتە بەردەستمان. دەفعی شوکری ئێوارانمان بەربانگە، ئەڵێن ئەلحەمدولله لەسەر ئەم هەموو نیعمەتی کە خوا یاوێتی بە ئێمە. چەند ئیحساسمان زیندووە. لەم چرکا من قسە بۆ ئێواکەم. تۆ هەست بە چیەکەی؟ هەست بە چ نیعمەتێکی خواکەی کە ئەمڕۆ بەسەر تۆ بوو؟ لەم ساڵانەیە چەند جار خۆی گەورە لە بەڵاو موسیبەت تۆی لایەوە؟ ڕۆژی چەند جار باسی بێوەفایی فڵان کەسەکەین؟ بەخوا من فڵان چاکەم لەگەڵا کرد، زۆر بێوەفا بوو، ئەو خراپەی بەرامبەر کردم. ئەی ئێمە ڕۆژی چەند جار بێوەفاین بەرامبەر بەخوا، بەرامبەر نیعمەتە بێشمارەکان، بەرامبەر ناز و نیعمەتە فراوانەکانی ڕەب العالەمین. موسیبەتەکانی ژیانمان ئەژمێرین و سەرژمێریەکەین. قەت بیرمان ناچێت لە کۆڕەوەکەیە ڕۆژێ برسیمان بوو، شەوێک کەم خەوتین، ڕۆژی دوایی باران زۆر لێی داین،
30 دانە ساڵی دوای ئەوەمان بیر چووە کە لە ناو ناز و نیعمەتی خۆی گەورەیە. قەت بیرمان ناچێت لە کۆرۆناکەیە ئەوەندە ڕۆژ من کۆرۆنام گرت و لە نەخۆشخانە کەوتم، لە جێگەیە کەوتم، بەس ئەم هەموو ڕۆژانی لەش ساقیمان بیرەچێتەوە. ئەزان ئێمە موسیبەتەکان زۆرە ژمێرین، زۆر باسییانەکەین، ئەیکەینە باس و خواسی مەجلیسەکانمان، ئەی خێر و بێر و ڕەحمەتەکانی خوا بۆ ناژمێرین. کێ بیرمانە باتەوە؟ قەت شایەتی ئەو کەسە ئەکەن کە بیرتانە باتەوە، قەت هەناسە سواریەکەن بەوەی کە ئەلحەمدوللا زۆر بکەن. ئەلحەمدوللا، ئەلحەمدوللا، ئەلحەمدوللا. لەگەڵ هەموو ئەلحەمدوللایەکە جاری وا هەیە بیرتەکەوێتەوە کە چەند شوێن پێویستی بە ئەلحەمدوللا و سوپاسی خوا هەبوو نەت کردووە، پێویستی بە ئەستەغفیرڵڵا یا ڕەب، ئەستەغفیرڵڵا، ئەستەغفیرڵڵا. چەند جار نیعمەتەکانمان بۆ مەعسیەت و گوناه بەکارهێناوە، چەند زوڵم، چەند زوڵمات و تاریکە. کەسێک چاکەیە کە لەگەڵا کاتڵێ بەخوا ڕووم نایە سەر هەڵبڕم لە ئاسیا چونکە چاکەی زۆر بۆ بەرامبرم. خوای گەورە فەرمێ بەندەکانم وئین تەعودوا نعمەة الله لا تحصوها. هەرچی بکەن سەرژمێری نیعمەتەکانی خواتان بۆ ناکرێت، بۆ ناژمێرێ. هەرچی علم و زانست هەیە کە ئێستا خەریکە بە نەوعێ لە نەوعەکان سەرژمێری نیعمەتەکانی خواکە بەبێ ئەوەی سوپاسی خوا بکات. بەداخەوە علمی سەردەم خوا و سوپاسی خوای تیا دەرهێنراوە، خالیق و ئیجادی ئەو نیعمەتە لێی دەرهێنراوە تا سوپاسگوزاری خوا نەکرێت. خوا ئەوەنە بەخشندە و کەریمە هەری نێرێت نایگرێتەوە. وئین تەعودوا نعمة الله لا تحصوها، لا تحصوها. ئەرە باشە ئێمە چیمانە؟ تووشی چی بووین؟ خۆ هەرچی نیعمەت هەیە هی ئەوە. وما بكم من نعمة فمن الله. هەر نیعمەتەکان هەمووی هی ئەوە. تووشی چی بووین و سوپاسی ناکەین؟ چ زلەتێ بووین؟ كلكم عار إلا من كسوته. خۆ هەموومان ڕوت و ڕەجاڵین ئەگەر و دۆ دامان نەپۆشێت. پۆشتەمان نەکا، پۆشتەی جلوبەرگ، پۆشتەی عەقڵ، پۆشتەی ئیدراک، پۆشتەی تەواوی نیعمەتەکانی پەروەردگار. الحەمدولله، الحەمدولله. والله جعل لكم من بيوتكم سكنا. 20 ساڵ پێش ئێستا لە چ جۆرە خانوویەکە؟ ئەی ئێستا بەم هەموو گلەیی و بەم هەموو ڕەخنە و توانجیش هەمانە لە وڵاتەکەی خۆمانە، بەڵام خۆشییانمان ئێستا خۆشترە لە 20 ساڵەوە پێش. فەرقی زۆر کردو بەگشتی. هەیە فەقیر کەوتووە بەس دەگمەنە. خانۆکەی ئێستا چۆنە؟ خوا سەیرێکی چوارچێوەکەی بکە. باپیرە لە کوێ ژیا، باپیرە گەورە چۆن ژیاوە. باوکت خۆت 20 ساڵ پێش ئێستا ئەم خانۆ لە ژوورەکانیا چەند جار سوژدەت بۆ خوا بردووە. هەموو ژوورێ پێویستی بە سوژدەی خۆی هەیە، سوژدەی شوکر. یەک پارچە لە ژوورەکەتان، بەشێک لە ژوورەکەتان مەکەن بە شوێنی عیبادەت بە تەنیا. ئەو تەخەسوسە خراپ نییە، بۆی دایمە وەکو مزگەوتێ سەیری ئەو شوێنە بکەیت و مناڵەکانی بیریان بێت. بەڵام لە هەموو شوێنێکیشا سوژدە بەرە بۆ خوا، سوژدەی سوپاسگوزاری. خوا بە بەرەکەتی بەرنامەکەمان هەبێ. ئێستا تۆ کە گوێت لەم بەرنامەی و سەیری ئەم بەرناماکەی دەستنوێژت هەیە هەر لە شوێنی خۆتا سوژدەیە بەرە بڵێ خوایە سوپاس بۆ تۆ. بە کوردی بێڵێ، بە هەر زمانێکە یڵێیت ئەلحەمدولله یا ڕەبی لەسەرم هەموو ناز و نیعمەتە. با بەرەکەتێک لە ڕێی سوژدەکەی تۆ بگاتە ناو بەرنامەکەی ئێمەش ئینشاءڵڵا. با ئەو فەزڵش دەستی ئێمە بکەین، با هەستی پێ بکەین، با نامەی سوژدەکانی تۆ بگاتە لای ئێمە. ئەگات
ڕۆحی تایە، سژدەکان ڕۆحیان تایە، ڕۆحیشی مبارەک، پاک، شیرین، ئاودیری دڵەکانەکە. ئێمە ئەو خانووی کە ئێستا تیا دروستمان کردو، ئەم ستۆدیۆ گەورە جوانەی لەناو کەناڵی پەیامە دانیشتوین، پڕێتی لە ئاسن و پڕێتی لە ئالەت و پڕێتی لە پایە و ئەم پایانە بەچی دروست کراون، سەقفەکەی بەچی دروست کراوە، بەچی منتۆ کێ هێنای، ئاسقی چی منتۆ لە کێوە هاتووە، شیشە ئاسنەکە لە کێوە هاتووە، هەمووی نیعمەتی خوایە. کێ خۆی لە نەبوو دروستی کرد، ئیجاد کێ هێنای، هەمووی نیعمەتی خوایە. ئەفەڕەئەیتم ما تەحرثون ئەئەنتم تەزرعونەها ئەم نەحن الزارعون. کێ ئەم زەوی ئامادە ئەکات؟ مامۆسایەکی کۆلێژی زەراعە متخەسیس و پسپۆڕێک لەو بواری کە گەڵ چۆن ئاماداکرێت تا تۆی قوبوڵەکات، تۆکان چۆن لەو میوانداریە جێی خۆیان نەکەنەوە، چۆن زەمینە سازی دروسە بێت، لەو نەشاء جعلناه حطاما. خۆگەر خوا نێوێ بەو تۆواڵێ سەوز مەبە، کە فەرمووی مەبە هیچ سەوز نابێت، کە فەرمووی با گوێزەکانی ئەم ساڵ پوچ بێت و ناوەڕۆکی تیا نەبێت و باش نەبێ نابێت. کێ ئەم ئەمرە ئەکات؟ کە فەرمووی گەنمی ئەم ساڵ با باش نێت نایەت. دارخورماکان هەموو شتێک لەو نەشاء جعلناه حطاما. ئەگەر ئاو لە دوکان و دەربەری خانەوە هاتووە، ێ باشە ئەی سەرچاوی دوکان و دەربەری خان کوێیە؟ ئەم ئاوە شێ دروستی ئەکات؟ چ کارگەیەک لەکوێ دروسە بێت؟ ئەم هیبەت اللهە پێویستی بە سوژدەی شوکر نییە. ئەم نیعمەتانە ئەفەڕەئەیتم الماء الذي تشربون ئەئەنتم ئەنزەلتموه من المزن. ئایا ئێمە لە هەورەکان دایەگرین؟ بەستێمیتیان نییە. ئەم نەحن المنزلون لەو نەشاء جعلناه ئوجاجا. ئەم ئاوە شیرینە بە تایبەتی لە کوردستانی ئێمەیە لە شوێنی کە کەمە ئەم ئاوە شیرینە. ئەگەر سوێر بوایە چیمانە کرد؟ کێ ئەم شیرینەی بۆ ناردووی؟ باشە ئەگەر چاکەمان بە ئاوی تاڵ بایە چەندێکی تر شەکرمان نەویست، چەند جار نەخۆشە کەوتین بەهۆی زۆر خواردنەوەی شیرینی تاوەکو چا تاڵەکە ئاوە تاڵەکە تۆزێ تام بدات. ئەوانەی چونەتە بەسەرە و جنوب ئەزان ئاوی سوێر و تاڵ ڕێگی تاڵی هەیە کە چەند ناخۆشەی خۆنەوە. ئێمە لەم نیعمەتی ئێرەیە چەند سوپاسگوزاری خوای. ئەم هەمووکانی و ئەم هەموو سەرچاوە جوانانەی کوردستان هەمووی بێسڵەمینەوە لە هیچ ئاوێکی تێر ئاوی لێخۆی. پێت خۆشە بچی لە سەرچاوەکەی ئاوی خوڕماڵ و زەڵم لە کانیەکەی لادەکەی خۆتان بەدەبە ئاوی شیرین بینی، ئەڵێ ئەو ئاوە سازگارە. ئەم هەموو سازگاری لەم کوردستانە چەند جار لەسەر بەردە نوێژەکانی کانیەکان سوژدەی شوکرە بردووە. چەند هەستە بەم نیعمەتانە کردووە. هێشتا نەڕۆشتوین ئەتوانین سوژدە شوکرەکانمان بەرین. هێشتا ئەتوانین قەرەبووی بێوەفایی خۆمان بکەینەوە لای خۆی گەورە. هێشتا زۆرمان ماوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئاوی خواردەوەی فەرموو الحمد لله الذي سقاني عذبا فراتا برحمته ولم يجعله ملحا أجاجا بذنوبنا. سپاس بۆ تۆ خوایە، بە ڕەحمەتی خۆتم ئاوت شیرین کردووە، بە گوناهی ئێمە سوێرن نەکردووە. باخ و بێستان و سێرەنگاکانی ئێمە پڕپڕی بۆ لە گوناه کە تاوان. ئێتر چۆن بەرهەم دروسە بێ، چۆن خوا ڕەحمەتەکانی ناگرێتەوە، چۆن سزامان نادا. خۆشەویستانم، لە خزمەتم بابەتە زۆر گرنگەیە ئەمڕۆ، ئەم ئێوارەیی بەربانگ. بەڵام ئەچینە خزمە مامۆسایەکی عەزیز و خۆشەویست لە شاری پێنجوێن، جەنابی مامۆستا مەلا عەلی لە پێنجوێن بۆ بەسەرهاتی چاکانی کورد.
ئینسان هەرچەند ماڵ و سەرۆت و سامانی هەبێت لە دنیاە مردنی خۆی لەبیر نەچێتەوە، قیامەتی خۆی لەبیر نەچێتەوە. ئەوەی کە سەحابەکان و سەلەفی ساڵحی پێش ئێمە چەند مردنیان لە بیر بووە و چەندێک دنیا نەویست بوون، پێشینەکانی ئێمە چۆن بوون، پێویستە ئێمەش بە هەمان شێوە کە شوێنکەوتەی پێغەمبەرین صلی الله علیه وسلم و شوێنی سەلەفی ساڵح کەوتوین بە هەمان شێوە ئێمەش بێ وابین. یعنی مەقولەیەگەیە قسەیەگەیە ئەڵێ ئەگەر مردن بە جوانی ببوایە، ژیان بە جوانی بووایە، ئەبووە حەزەتی یوسف هەمیشە بمایە هیچی لێ نەهاتایە. ئەگەر بە داوێن پاکی و بە نەکیزەیی بووایە، ئەبووە حەزەتی مەریەمە خاتون هیچی لێ نەهاتایە. ئەگەر بە دەسەڵات و بەهێز و بە توانایی و بە قووەتی لاشە بووایە، ئەبووە حەزەتی موسا هەر بمایە. ئەگەر بە پارە و سەرۆت و سامانی دنیا بووایە، ئەبووە نەمرودەکان و فیرعونەکان هیچیان لێ نەهاتایە. نمونە سەحابەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ناوی موسعەبی کوڕی عومەیرە و ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئەم سەحابە مبارەکە کاتێک کە بانگەوازی پێغەمبەرایەتی پێغەمبەرە بیسێ صلی الله عليه وسلم کە نوری هیدایەت ئەچێتە ناو دڵ و دەرونیەوە، کە خوای پەروەردگار هیدایەتی ئەدات، ئێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئیمانە هێنێت، باوکو دایکی ڕێی لێ ئەگرن، پێ ئەڵەن نابێ موسڵمان ببیت. ئەگەر موسڵمان ببی ئەو هەموو سەروەت و سامان و ماڵەی کە هەمانە بێبەش دەکەین لێ. ئەوەندە دەوڵەمەند بوون ماڵی باوکی، کاتێک کە مؤەرریخین و تاریخین باسی ژیانی ئەم ماڵە ئەکات و باسی حەزەتی موسعەبی کوڕی عومەیرەکە، ئەڵێن کە عەترێک کە بەکاری هێناوە لە کۆڵانێکەوە کە تێپەڕیوە، ئەو کۆڵانە هەمووی بۆنی گرتووە، زانیویانەهی موسعەبە، باسی دەوڵەمەنی و ماڵ و سەرۆت و سامانەکەی. بەڵام کاتێک کە خوای پەروەردگار هیدایەتی خستە دڵی ئەم پیاوە بەڕێزەوە، پشتی کرد لە ماڵ و سەرۆت و سامانی دنیا. فەرمووی بە باوکو دایکەکەی ئەگەر ماڵ و سەرۆت و سامانەکەشم نەدەنێ و بێبەشم کەن لی بەس وازم لێ بێن با بچمە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، با بچم پەیڕەوی ئەم دینە پیرۆزە بکەم. کاتێک کە هات موسڵمان بوو، لە یەکێک لە غەزاکانە تەشریفی مبارەکی کە شەهید کرا، ئەوەنە فەقیر بوو، ئەوەنە دنیا نەویست بوو، هەواڵان هێنا خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، عەرزیان کرد یا ڕەسوول الله گیان، موسعەب شەهید کراوە لە غەزای ئوحودا، ئەو جلەی کە لەبەریایەتی قوربان مردوو بڵێن شەهید ئەبێ بە جلەکەی خۆیەوە بنێژێت و نابێ بشۆڕێت. کاتێک کە شەهید کراوە قوربان کە سەیرەکەین ئەو جلەی کە لەبەریایەتی کە ئیدین بە سەریا لای قاچی دەرەکەوێت، کە ئیدین بە لای قاچیا لای سەری دەرەکەوێت. سوبحان الله، جلەکەی بەشی ناکە هەموو گیانی پێدا پۆشین، چی لێکەین؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی جلەکە بەد بدەن بە لای سەریا و لای قاچیژی بە پوشدا بپۆشن. سوبحان الله. پێشینەکانی ئێمە ئەوەنە دنیا نەویست بوون، بەڕاستی هەرچەند ماڵ و سەروەت و سامانمان هەبێ لە دنیاە، هەرە بێ بگەڕێنەوە بۆ خزمەتی خوای پەروەردگار. بۆیە الکەیس من دان نفسه وعمل لما بعد الموت، ئینسانی زیرەک و وشیار و دانا ئەو کەسەیە کە کردەوەی باشەکات بۆ دوای مردنی خۆی. الدنیا مەزرعة القیامە، دنیا مەزرعەی قیامەتە. ئەم دنیاە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو پارچە زەویەک تەشبیهی کردووە، فەرموویەتی دنیا وەکو عەرزێک وایە، وەکو پارچە زەویەک وایە، مەزرعەی ئاخیرەتە، چۆنی بچێنی لە قیامەتە ئاوای دووریتەوە. ئەگەر بەباشی چاندت، کێڵات چاندت، ئاوێکی باشت دا، خزمەتێکی باشە کرد، لە قیامەتە بەروبوومێکی باشی ئەبێت. وە داواکارم لە خوای پەروەردگار ئینشاءالله یارمەتیمان با بتوانن کردەوەی چاک بکەین بۆ پاشی مردنی خۆمان. زۆر حەزەکەین بزانین کە ئیسمی عەزەمی خۆی گەورە کامەیە. زۆر کەس عەوداڵیە بێت بە دوایە گەڕێت، و هەموو ناوەکانی خۆی گەورە گەورەن، بەس کامیان؟ فەرمودەی زۆرمان هەیە
کە هەندێکیان بە جۆری جیاواز باسی ئیسمی عەزەمەکەن. دۆستانی خوازانەکان هەرێکیان بەپێی ئیجتیهاد و بەپێی قابلیەتێکی ڕۆحی کە هەیان بووە باس لە یەکێک یا چەند ناوێک لە ناوەکانی خۆی گەورەکەن، یان 5 ناو 4 ناو لە ناوەکانی خۆی گەورەکە ئیسمی عەزەم بێت. کە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ اسمی عەزەم إذا دعي به أجاب وإذا سئل به أعطى. ئەگەر بە ئیسمی عەزەمی ناوی خوا داوا بکەی خوا پێتە بەخشێ، وەڵام تێهاتەوە. لەبەرەوە بە دیاریکراوی پێغەمبەر سەڵەم دیاری نەکردووە چەند شوێنێک لە چەند شوێنی جیاوازا باسی کردووە فەرمایشتی فەرمووە لەسەری. پێغەمبەر صلی الله علیه و سەحابەیەکی بینی دوعایە کرد، فەرمووی بە ناوی ئیسمی عەزەم دوعات کرد. یەکێکی تر دێ بۆ لای حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله علیه و سەلەم، پێغەمبەر صلی الله علیه و سەلەم گوێی لێ پیاوەکە ئەڵێت ئەم دوعاکە پیاوەکە، ئەم دوعای خۆی کات، تۆ بۆ خۆت ئەتوانیت وەمەڵێ دوعا بکەیت. ئەڵێت اللهم إني أسألك بأنك أنت الأحد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. خوای ئابەم ناوانەی خۆی گەورە بە سوورەتی قل هو الله أحد داواکە لە خۆی گەورە کە ئەوەم پێ بدە یا رب العالمین. پێغەمبەر صلی الله علیه و سەلەم گوێی لێ بوو ئەم پیاوە ئەم بەم ناوانەی خوا بەم ئیسمی عەزەمە داوای لە خۆی گەورە کرد. پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمووی داواکەت کرد بە ئیسمی عەزەمەوە، دوعاکەت گیرایە. یەکێکی تریە بۆ لای ڕەسوڵ الله صلی الله علیه و سەلەم داوای ئیسمی عەزەمە کات، پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێ بڵێ يا حي يا قيوم برحمتك أستغيث. أم دعاء زور كن يا حي يا قيوم برحمتك أستغيث، يا حي يا قيوم برحمتك أستغيث. أما بيغمبر صلى الله عليه وسلم فرمي اسمي عظمة بمنا وبباريرو بڵێ خوایە ئەو ئیشم بۆ بکە یا رب، بیرتان نەچێ وەکوتمان بە هەموو ئیشەکانمان دنیایی نەبێت. خوایە بەم ئیسمی عەزەمەت داوا لێ یەکەم عاقبەت خێرە بکە یا رب. ڕیوایەتمان زۆرە، بەش کامیانە؟ ئەزان کامیانە؟ مانایەکی زۆر جوان لەم فەرمودانە هەیە کە ئەوە بە جۆرا و جۆری هاتووە، یا دۆستانی خوا عولەماکان بە جۆری جیاواز ئیسمی عەزەمیان هێناوە. ئەوەیانە کە پێویستم ئێستا پێیەتی. بۆ نمونە تۆ قەرزاری بە ئیسمی عەزەمی یا ڕەزاق یا ڕەزاق یا ڕەزاق ڕزقم بە یا رب، بەو ناوانەی کە لە دەرگای ڕزقی خوای گەورەی پێدەیت یا ڕەزاق. گوناهباری بڵێ یا عەفو یا غەفوور، یا تەواب یا تەواب. ئەتەوێت تەوبە بکەی بڵێ یا تەواب. ئەمەوێ نزیک بمەوە لە خوای گەورە، ئەمێ یا رب العالمین تۆ لێم ڕازی بی إله العالمین. بڵێ اللهم إني أسألك بأنك أنت الأحد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد كما تكون يكون الله لك. چۆن بی خوای گەورە ئاوات بۆکە مە شەرتێ لە ڕێی مەشروعەوە بڕۆ خوای گەورە بێت دڵی ناکە. دڵ بەو معنایە نا کە هەرچیم ویست بۆم بکە، بەو معنایی هەرچی باش بووە من بۆم بکە. ئەم دوو شتە چییە؟ مەرج نییە ئەوەی داوایەکەم باش بێت، مەرج نییە ئەو کەسەی کە تۆ ئەتەوێ بیخوازی و کچێکی زۆر جوانە لە لای تۆ، ئەمە لە قەدەری خوایە باش بێ بۆ تۆ. مەرج نییە باش بۆتە گۆڕێ، پێت ناخۆشە بەس دوای ێزانی پێ ئێزانی کە ئەمە باش بوو. ئەو کوڕی کە تۆ زۆر زۆر بەتەمای ئەو بێتە داوات، مەرج نییە ئەو باش بێت. زۆر ئینکاری لەسەر مەکە، مەوەستە لەسەری. ئەم ڕزقەی کە ئێستا تۆ چاول لەسەرێتی کە بۆ تۆ بێت، مەرج نییە ڕزقی ڕەحمەت بێت. وڵی خوایە ئەگەر نابێ بە بەڵا، ئەگەر ڕزقێکی باشە یا ڕەزاق بیکەی بە ڕزقی من. لەبەرەوە ناوە پیرۆزەکانی خوای گەورە با پێی بپاڕێنەوە. یا حەی یا قەیوم برحمتك نستغیث. یا ئەگەر خۆت بەتەنیا بووی یا حەی یا قەیوم
برحمتك أستغيث برحمتك نستغيث برحمتك نستغيث. ئەچینە خزمەت یەکێک لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، فێربوونی سنەتێک و هەدیەکردنی بە ئێوەی ئازیز و خۆشەویست فەرموو. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێک لە چاو ترسا، ئەو نیە هی حەسوودی یا چاو پیسی، بڵێ ماشاء الله لا قوة إلا بالله. چەنێ ئەم وشەیە ئێمە بەکاری هێنین لە ژیانی ڕۆژانەمانانی، تۆ مناڵێکی جوانە بینی، کەسێکە بینی بۆی بەرچاو نەکەوێت، چەندێک ئێمە ماشاء الله بەکارهێنین. وڵای تر بۆ پێویستە ئێمە کە مسلمانین لە هەموو شتێکە ماشاء الله بەکاربێنین، یعنی کە ناوی خوای لێ بێنین ئیتر ئەو شتە تەئسیر ناکە بۆ ئەو شتە، یعنی کە ئەگەر ئەو کەسە لەوانەیە چاویشی پیس بێ، ئەگەر لە دڵەوە ئەو شتە خۆی لە دڵەوە دەرەچێت، کە لە دڵیشەوە دەرچێت چاویش تەئسیری تێکە، هەموو شتە سەرچاوەکەی دڵە. چەندێک ضرورە ئێمە ئەو ڕزقەی هەمانەی سە جنابەت میوە فرۆشی، شتە فرۆشی، سەوزا فرۆشی، چەندێک ضرورە بە حەڵاڵی و ئیشە بکەین. وڵایتەوە ئێمە کە ئەگەر خوا قورئان و حەدیسی بۆ داناوین، ئەگەر ئێمە بەپێی ئەوانە بڕۆین، ئێمە کە مسلمان بینە بەپێی ئەوانە بڕۆین، ئەگەر بەپێی ئەوانەش بڕۆین قەت لە هیچ شتێکە زەرەر ناکەین. وڵایتەوە ئەم ڕزقەکە خوا هەمووی ناردوێتی، یعنی کە ئێمە لە هەموو لایەنەکەەوە کە بسمیلایی لێکەکە دەستەگیتە ئیشەکە ئەبێ ناوی خوای لێبێنی، ئەنجا بەرەکەتیشی دیەکەوێت. هەستێ بە بەرەکەت کردووە کە شتێک ناوی خوای لێنیا بە حەڵاڵی. تەبعا وڵا من کاتی بووە چوون بۆم مزگەوت نوێشکەم، سەفەرە چوون بۆ مزگەوت، ئەم مزگەوتە نوێشەکەم بکەم، ڕزقەکەم ئەو ئێوارەیە نەفرۆشرا بوو، وڵا چوون بانگی خەوتنانی بەسەرایە، وڵتم بەخوا بابچم نوێژی خەوتنانیشکەم لەزیاری بە جەماعەت، ئەنجا ڕۆم بۆ لای شتەکان کە هاتمەوە سەرەکەم خوانێ بڕێ زەلامێکی خوا بۆی ناردبوو، شتەکانم زۆری فرۆشتا بوو. الحمد لله يا ربي لسر ناز نعمتك كانت هر خود نعمت بخشي هر خوشت بلا بخشي هر دوكيا لهر دوكيشيانا دسكوت من دسك بهر دوكيشيان أكريب ابن نعمت بس بهند عزيته بزورك خوشي ببي خوا إيما روت رجالين ئێمە برسین، ئێمە تینوین، بێ شوێن و بێ حاڵ و بێ ماڵین، وما بكم من نعمة فمن الله. یەکێک پیشانە یا نابینایە، ئەویتر نابیسێت، ئەویتر زمانی نییە، ئەویتر ئفلیجە و لە جێگا کەوتووە، یەکێکتر نەخۆشی فڵان نەخۆشی گرتووە، ئەویتر دایک و باوکی نەماوە، یەکێک مناڵێکی بچووکە و دایکی نەماوە. له معقبات من بين يديه ومن خلفه يحفظونه من أمر الله. ئەمانە کە ئەی بینیت خوای گەورە بۆ خودی خۆیانە و کەسانە ئەجر و پاداشتی گەورەی داناوە، بەس کردوونی بە شاشەی نیعمەتەکانی خوا، بینینی نیعمەتەکانی خوا. کە تۆ مناڵێکی شیرە خۆرا بینی دایکی مردووە، سوپاسی خوات کردو لەسەرەوەی کە خوایە، سوپاس بۆ تۆ مناڵانم بێدایک نەبوون، بێ باوک نەبوون. بەردەوام ئاوا نەخۆشنی لە جێگا، نابینانیە. ماڵی وا هەیە مناڵێکیانە بێت، نابینایە مناڵێکیانە بێت ساغا. چ تاقیکردنەوەیەکی قورسە. بەڵام خەڵکی ئەو ناوچەی و ئەو شارە و ئەو وڵاتە چەند ئیسفادە لەو کەساکەن، چەند ئەکەونە سوپاسگوزاری نیعمەتەکانی خۆ. له معقبات من بين يديه ومن خلفه يحفظونه من أمر الله. مەلایکەی زۆر هەن لە دەوری ئێمە، زۆر نەو مەلایکانی ئێستا لە دەوری ئێمە لێرەیە، لای تۆ لە هەموو شوێنێک
کە ئەکەویت ئەو مەلائیکانن چاوتە پارێزن لەوەی کە شتێکی تیش بچێ بە چاوتە. ئەوانن ئێمە نین. خۆ تۆ کەوتی عەشوائیەکەویت لە کتوپڕێکاکەوی. هەی بۆ زۆربەی جارەکان پارێزراوی قەت پرسیوتە یا سوبحان الله قەت هەستمان بەم هەموو خزمەتکردنە کردووە کە خوا لە ڕێی مەلایکەکانەوە ئێمەی تیا پارێزێ کە قەدەرێک هات خوا نەتپارێزێ لە بیا ئەم مەلایکانە دوورەکەونەوە. الله ئەکبەر. چەند جار سیارەکە لە دەستی وەرگرتوویت ئەڵێ وەڵڵاهی سوبحان الله لە خۆ هاتمەوە سەرجادەکە. ئەوانن تۆ نیت. کێت هێنێتەوە سەرجادەکە؟ بەس جارە لە جاران ڕەنگە نەیتەوە وەرگەڕیت و ئەو کەسە وەفات بکات و ئەمری خوا بکە. ئەو کاتە مەلایکەکان دوورەکەونەوە بە ئەمری ئیلاه العالەمین. دوورەکەونەوە و ناتپارێزەوە. مناڵی بچوو کێی پارێزێ؟ یەخۆ هەموو جارێ بەرچاو ناکەوێت. یەخۆ مناڵی وا هەیەوەنە شیرینە زۆر خۆشەویستە. یەخۆ نایشی شاریتەوە نایخیتە قەفەزێک. ئەی هەموو جارێ کێی پارێزێ؟ خوا مەلایکەی تایبەتی ناردووی پارێزێ. تۆ بڵێ ماشا الله خوایە ئەیەمە دەسی تۆ بیپارێزە لە نەخۆشی لە چاوی پیس لە بەڵاو مصیبەت لە ناخۆشی. کە کچێک دەبێت وەختێ بانگی بەگوێیە کوڕێک دەبێت دوعای ئەو سەریە و سەری بۆ بکە بڵێ خوایە لە شەیطانەکانی ئینس و جین بیپارێزە لەم گەشتەی ژیانە عاقبەت خێری بە نەسیب بکە. خوایە من هیچ دەسەڵاتێکم نییە. من ئەیدەمە دەستی تۆ تەوەکەلت عەلە الله حەسبی الله ونیعم الوەکیل. خوا بۆتە پارێزێ. مناڵە پێنادا هەتا یادی ئەو زاتە بکەیت و خەمی مناڵە لەبیر بباتەوە یادی ئەو زۆر بکەیت. ڕەنگە لەم لوتفەی خوا تێ نەگەی کە من خوا مناڵی پێنەیاوی. لوتفێکە لە نەوعێکی تایبەت بۆ تۆ. تایبەت بۆ تۆشە. پێشەوەی لەدایک بی ئەم لوتفەی لەگەڵانواندووی ئەیەوێت زیکری خۆی بکەیت لە نزیکی خۆیەوە بی. ئەیەوێت ڕێگەیەکی زۆر نزیکی پیشان بات بۆ خزمەتی خۆی. داوەنە دامەنی شەبیر لە مناڵ بکەیتەوە. ئەگەر پێی یای باشە پێی نایی لە نیعمەتە گەورەکەی ترایت لە خزمەت خوایە. دەرگایەکە بۆ کاتەوە بۆ کەسێکی ناکاتەوە. ڕێگەیەکی پیشانە یا بە کەسی تری نادا. ئەوەنە دەست مەخەرەژێت چ ناکات و بۆی داچی. چکە هەموو یەبڕێتەوە هیچی نامێنێت. ئێستا ئێمە کاممان باپیرەی چوارهەمی خۆمانمان هەر بیرە. پێنجەم شەشەم ناویشی نازانم هەر نازانین کێ بووە. کەواتە ئێمە هەبین یا نەبین بە نیسبەت ئەوە چییە؟ ئەو بوونی لای ئێمە چییە؟ کەواتە وەکو وەجاخیۆر وایە ئەگەر ئێمە ئەهلی سەڵاحەت دەبین. دەیخوا کە بە مناڵی بە تۆ نەیا شتی ترە بۆ نێرێ مناڵی معنەوی تێهاتێ. تۆ بیپەرستە و خۆشت بوێ شتی معنەوی تێهاتێ. شتی گەورەت ئەیاتێ. لەبەرەوە خوشکە بەڕێزانی کە ئێستا گوێیان لەمنا ئەو برا بەڕێزانی کە بیسەری ئەم بەرنامە و بینەری ئەم بەرنامە. ئێستا شکری خوا بکە. ئەگەر مناڵیشی نەیاوە پێت سەبر بکە شتی زۆر گەورەی بۆ هەڵگرتووی بیدۆزەرەوە. نامەکانی خوا بخوێنەرەوە. چاول لەسەر نامەکانی خۆی گەورە بێت. خەڵکی خۆی گەورە کە مندامێنەکە هەتا ئێمە عیبرەت وەربگرین. تا سوپاسگوزاری خۆی گەورە بین. هەتا بەڵا بەخش بناسین بەڵا بەخش. ئەم نیعمەتی هەوایی کە پێی یاوین چەند جوانە. ئەرم چەند ڕۆژە ئەم خۆڵبارینە چەند تەزیقی کردین چەند کەس تەنگە نەفەسەکات. نیعمەتی هەوا زۆر نیعمەتێکی گەورەیە. ڕەنگی نییە تا ڕووناکیمان لێ تێک بات تا شوێنە دوورەکانمان لێ تەڵخ بکە تا بەرچاومان بگرێت. بارستاییشی نییە تا قورس بێ ناڕەحەت بین پێیەوە. خۆگەر بە هەواوە بارستاییکی قورسی هەبوایە ئێستا لە سەرشانی ئێمە هەر کەسە من کاڕۆی بەڕێگا وەکووا بوو چەند تەنێک بارستایی لە سەرشانی بێ. بارستایی نییە. ڕەنگ و بارستایی و قەبارەی هەبوایە بەخوا بەشی خەڵکیان لێ نادا داگیریان نەکرد وەکو زەویزار و نەوتەکەی ئێمە پیان نەفرۆشتینەوە. هەر بەشیان ناداین
قڕەکرا بە سەرمانە سوپاسی خوات کردو لەسەرەوەی کە خەڵک ناتوانێم هەوایە بگرێت و بیفرۆشێ سوپاسیەکەین سوژدەی شکرە بین نیعمەتی ژیان ئەوەی کە ڕۆحیاوە پێمان خوا أولا يذكر الإنسان أنا خلقناه من قبل ولم يك شيئا يعني باشا بيستان شوية نعمتكاني خوا بجميرن نعمتي بون باشا أقر من نبو ما يتشيبو أخوا هيشتك نابو إيسيكي كتلي ردان يشتبو شتيكي بيشكر شكر حيج زررك نابو چه زررك دي چن نعمتك أخوا مني هنا وتبو چونکە ئەوێ بچمە بەهەشت الله قد أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا سەردەمێ هاتۆ بەسەر ئینسانە هەر نەبووە هیچ نەبووە خۆ ئەگەر هەر میلەتەکەشمانی دروست نەکردە هەر کورد نەبووایە چیە بوو هیچ نەبوو سپاس بۆ تۆ لەسەر هەموو نیعمەتە یا رب العالمین نیعمەتی ئیجاد و بوون ئەی نیعمەتی ئیمان و ئیسلام الله چ نیعمەتێکی گەورەیە چەند گەورەیە چەند شکرێوێ چەند سپاسی خوای ئەوێ کە خوا نیعمەتی ئیمانی پیاوی کە خوا بە موسڵمانەتی خەڵقی کردووی کە نیعمەتی ئیسلامەتی پیاوی الحەمد لله على نعمة الإيمان والإسلام الحمد لله ئەگەر ئێستا بوزیەک بووینایە بتپەرستێ بووینایە ئاگر پەرستێ بوون شەیطان پەرستێ بووینایە نەعوذ بالله چیمان کردە کەواتە سوپاسی خوا بکەین لەسەر نیعمەتی ئیمان تا ئیمانی زیاترمان باتێ لئین شەکەرتم لەئەزیدەنەکم کە سوپاسە کرد زیاییەکە تۆ تەوێ ئیمانەکە زیاد بکە تەقواکە زیاد بکە دی شکری خوا بکە لەسەر نیعمەتە ئەم بەشەی کە پێی یاوی سوپاسی کرد الحەمد لله الحەمد لله تخوا ئێمڕۆ هەتا شەو ئەگەر یەک جاریش بۆ سوژدەی شکر بەرن بۆ خوا لەسەر ئەم هەموو نیعمەتانی یاوێتی پێمان اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا خو أم نعمتي إسلامي بيئي دينكي بو كامل كردوين هيش نقصاني كيتانية هيش تيكي أم جيانا نية للدين نهات بيت إسلام باسي نكرد بيت قرآن وسنة في صلى أما جي بي نكرد بيت چي نعمتي كي قولية بك ما ناكب إلي هيش تيك سباس بوتو يا رب سباس بوتو أي نابي بلين رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد نبيا ورسولا رازيم سجدي شكر بو أبم خوال سلام نعمتي يا وتبم چه نعمتي كي قوري لسردمي حضرت عمر أم كردستان من لقم رأي وكفر وبيديني وبتبرستيتي وآقر برستيتي وجيردستي فارس وروم رزقارا كري سپاسی خواکین کە 1400 ساڵە ئێمە ڕزگارمان بۆ لە دەستی نەفامی و باو با پیرمان بە موسڵمانەتی ژیاون و مردوون الحەمدولله الحەمدولله هەوڵەیەین کە ئەم نیعمەتەمان لە دەست دەرنەچێت هەوڵەیەین کە ئەم ئیسلام و دینداریە بگەینین بەنەوەکانمان نەمرین حتا دین و ئیمان لەم وڵاتەیە ئەکەینە بەهارستان گوڵستانی ئەم وڵاتە بڵێ خوایە مەمان کوژە هەتا بەکارمانێنی لە دینەکەتا تا عیزەتی ئەم دینە ئەگەڕینەوە بۆ هەموو سەرزەوی نەکەرم پارچێ تا ئەو شوێنەی کە شرۆقی شەمس و غروبی شەمسی تیا ئەبێت خوایە دەستی منی تیا بێت تا ئیمانی تیا بڕوێنم الله چ شانازیەکە وەکو فەرموودەکەی پێغەمبەر فەرمێت بەم هیممەتەوە بابژین کاڵ نەبینەوە کرچ و کاڵ نەبین داوە و بانگەوازمان لە پێشچاو بچووک نەبێتەوە ئەمە ئەسڵە و ئەمە ڕێگەکەیە ئەمە ئەمان ژێرێ ئەمە دوای مردنی شەمان ژێنێتەوە اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا جولەکەیەک وتی ئەگەرم ئاەتە بۆ ئێمەی جوولەکەدا بەزیای ئەمان کرد بە جەژن جەژن لێرا بیر نەکەیتەوە لەوەی بەخوا ئیسلام هەردوو جەژنی هەیە یا جەژنی چی ئەمە بیدعەیە بەم بچووکیە با بیر نەکەینەوە جوولەکەکەی زانی چیڵێت بۆیە حەزرەتی عومەر یەکسەر وەڵامیایەوە فەرمووی وما ئەدراکە ئەنەها لەیست بعید تۆ چوزانی ئەمە جەژنی ئەمە نییە ئەو ڕۆژەی ئەم ئاەتە دابەزی ڕۆژی جومعە بوو ڕۆژی عەرەفەش بوو هەر جەژنی ئێمە بوو بۆیە خۆی گەورە لەو ڕۆژەیە دایپەساند الله ربي ومحمد النبي والإسلام ديني قەت وەرەقەیەکمان هێناوە کاغەزێکمان هێناوە بنووسین ئەمە نیعمەتەکانی خۆی گەورەیە کە یاوێتی بە من
ئەمەش گوناهەکانمە لە بەرامبەرم نیعمەتانە. وا ئەسەفا گەورەترین نیعمەت ئەوەیە کە خوا پەروەردگارمانە. الله ڕەبی چەند جوانە ئەو خوایی کە فەرمێ أعددت لعبادي الصالحين ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر. شتانێکم ئامادە کردەوە بۆ بەندەکانم، نە چاو بینیوێتی، نە گوێ بیستوێتی، نە بە خەتەرە و خەیاڵی کەسی شایە لە دنیا. ئەوە نە بێشمارە نیعمەتەکان کە لە بەهەشتا لە ڕەزامەندی خۆمە پیانەیە. ئەچی لە خزمەتی یەکێکی تر لە سنەتەکانی حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمووی: دادا سەیدا ئێمە خۆشحاڵین لە مانگی مبارەکی ڕەمەزانە ئینشاءڵڵا کام بەرنامەیەمانەیە و فەرمودێکی پێغەمبەرەکەی لە دیاری و خەڵات بۆ جەنابتان خۆی گەورە بیکا و بەرەکەت بۆ ژیانتان بۆ قیامەتان بۆ دنیا و قیامەتان ئینشاءڵڵا. فرمودك بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم. جاء الزان وخشويستان وجوغران وبينراني برنامج يودار إن شاء الله وإلى بري بكات وروجانا بكاري بين الروجي سيجار خوايا من بناغرم بتو داوالە تۆکەم بەناوی تۆ کە هەر کەسێ ناوی تۆ بێنێ هیچ زیانێکی پێناکە نە لە ئەرز نە لە ئاسمان نە لە هیچ شوێنێک خوایە کە بیسەر و عەلیم و زانایە. جەنابم فەرمودەیە بەرکەوتەتە وەرگەدا. بەڵێ زۆریش لەخوا بەزیابێ لە ژیانما هەموو بەیانیان و ئێوارانێک منم هەر نەگەم ئەم زیکرە هەموو زیکرەکانی بەیانیان و ئێواران ئێڵم لەخوا بەزیابێ و هەروەها کاتی ئەم زیکراڵ ینی لە ناخەوە هەستەکەی کەیتە هیچ شتێک نییە کە زیانت پێ بگەێنێ ینی کە ئەزانی کە خوای گەورە پشت و پەنای تۆیە و بە ئیزنیە و هیچ شتێک ینی ناتوانێت زیانت پێ بگەێنێ یەقینت بۆ دروستە بێت. دادا سەیدا چیرۆکێ بەسەرهاتێکی نییە کە پەندی تیاوێ ئامۆژگاری تیاوێت شتێک زۆر کاری تێکرد ئاەتێکی قورئان زۆر مؤثیر بوو بی پێی ژیانی گۆڕی بیت حدەسی ڕووداوێک. بەڵێ لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. بەڕاستی ئەوە کلیلێکە ینی ئەتوانی ئێمە هەر یەکەمان بەکاری بێنین بۆ هەر ناڕەحەتیەکەیەتە ڕوبەڕوومانە بێتەوە لە ژیانە. ینی بەڕاستی زۆر کاریگەرم بەوە خۆم لە ژیانی خۆمە هەر شتێکە ویست بێتم ینی داوام کرد بە لە خوای گەورە ئەو زیکرم زۆر دووبارە کردوێتەوە و یەقینیشمە بە خوای گەورە بۆی بەدی هێناوم و هەر شتێکیشم داوا کرد بە لە خوا بەزیابێ تکەم تازە خوای گەورە بە دڵی خۆمی کردو ینی بۆی بەدی هێناوم. دادا سەیدا چەندێ بینە هەیە لەگەڵ نوێژی ئیستیخارە؟ وەڵی ئەتوانم بڵم لە هەر ئیشێکمان کە بمەوێت سەرەتایزم لە خوای گەورە وەرەگرم ئەو نوێژەکەم ئینجاوەکو و خوای گەورەش دڵم یەکلای کاتۆ ینی بۆ ئیشە. ئەگەر شتێکتان ما بێت بە بیسەرانی بڵێن. بەڵێ داواکارم ینی پابند بە نوێژەکانیانە چونکە پێغەمبەر دووری خوا لێ بە فەرموویەتی 3 جار داوای کردووە لە ئومەتەکەی ئاگاتان لە نوێژەکانتان بێ ئاگاتان لە نوێژەکانتان بێ ئاگاتان لە نوێژەکانتان چونکە بەڕاستی ینی نوێژ وەکوڵێت نەکردنی نییە فەرزێکە لەسەر هەموو لایەکمان پێویستە پابند بین پێوەی. خۆشەویستانە مەچینە خزمەت جەنابی بەڕێز مامۆستای خۆشەویست دکتۆر ئەمجەد محەممەد عەلی قەرداغی. جەنابیان نەک هەر تەنها وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو شارەزایەک و لێهاتوویەک لە مەجالی شەریعەت و فقهی واقعی ئیسلامی حەزەکەین شتێکمان بۆ باس بکات و لە خزمەتیا بین. فەرموو. شتانی کە مەسەلەن زۆر جار هەیە ئەمە شتی باشە بینین وەزەن ئەو شتە زۆر باشە و زۆر گرنگە بەڵام خۆی لە حەقیقەتە بۆ هەدەفێکی کە کراوە. مامۆستایەکمان هەبوو خوا ئەفریقا وفاتی کرد
لە کاتی ماجستێرا دەرزی پێوتیم ناوی دکتۆر بەڵێ لە تەختیتە دکتۆر هادی العنبەگی خوا ئەوفیکا وفاتی کرد ئەمە من لە زمانی ئەوە ئەیگەڕمەوە لەوانەیە کە ئەو خۆی چەندێک معاصری ئەو مۆزوع بوو کابراایکی زۆر بەتوانە بوو لە سوید بوو دوای هات خۆیە بۆ ئێمە وڵی بە زۆر هێنابوویانەوە ئەوش مۆزوعکی درو درێژە دەرزی بە ئێمەوەتۆ دوایی لە جامعەی بەغا بڵێ باسی لەوە ئەکرد کە چۆن بەعزە شتێ هەیە ئەگەر بڵین غەرب بێوێت لێرە لای ئێمە دروستەکە دوایی کە نەویست ئەیکوژێنێتەوە بە پێی پێویستی خۆی باسی لەوە کرد خوتەیەکی عالەمی ناسرا هەیە پێڵەن خوتەی مارشال کە خوتەیەکە ئەمریکەکان دایاناوە بۆ تەنمیەکردنی ئەوروپا دوای حربی عالەمی دووەم کە کاول بوو ئەوروپا بەهۆی شەڕەکەوە خوتەیەکیان دانا چۆن لە ماوەیەکی کەمە لە 5 تا 15 ساڵ خوتەکە تەفاسیلەکەی لە یاد نییە نایزانم چۆن دروستی کەنەوە ئیتر وا بوو خوتەکە کە ئەم خەڵکە مەشغوڵی ئەوە بێ کە بینا بکە و معاملەکان دروستکەنەوە و بیناکان بکەن هەموو قوتی بەشەری کە مابوو دە ئەویانویست بۆ ئەوە قوتی بەشەریان نەئەما بۆ ئەوەی زەرعات بکەن و گەنم بۆ خەڵکەکە پیا بکەن چی بکەن گەڕان لە عالەمە چەند شوێنێکیان دۆزیوە کە ئەتوانن وایان لێ بکەن ئەو وڵاتانە گەنم بەپەلە دروستکە و بەرهەم بێنە و بینێرە بۆ وڵاتە ئەوروپیەکان تا ئەمان ئەم چەند ساڵە ئیشەکەیان ئەکەن خۆیان دروستەکەنەوە بەوەی کە ئەو مامۆستا دکتۆر هادی خواافریکا بۆ گەڕانەوە وتی عراقێکێک بوو لەو کەسانی کە لە خۆتەکە ئەمەژەی پێکرابوو عراقیش کێوە بە زۆری ئەم منتیقەی سەروی عراق کوردستان و بڵێن جزیرەی لای مووسڵ ئەو منتیقانە زۆر گونجاوە بۆ ئەوەی کەوا گەنمیان لە خۆیان زیاتر ببێ ئیتر باسی دەوەی کرد کە ئەم منتیقە پێویستی بە ئاو بوو لەبەر ئەوەیە کە بە قسەی ئەو دکتۆرە سەدەکانی دوکان و دەربەنی خان بەشێکن لە خوتەی مارشال کە دانراون بۆ ئەوەی ئاو بە پەلە پیا بکرێت دا بنرێ و دەست بکرێت بە چاندنی گەنم لەم منتیقە و بالفعل ئەوانیش خۆیان تاوان ئەو زمانە مەلەکی بوو خۆیان ئیشرافی خوتەی ئینتاجی گەنمیانە کرد لە کوردستان و لە عێراقا وایان کرد عێراق توانی بۆ ئەو ماوەی کە خۆیان ویستیان گەنمێکی زۆر بەرهەم بهێنێ و بەشێکی زۆری ئەچوو بۆ ئەوروپا بۆ بازارەکانی ئەوان لەبەری ئەوان خەریکی سەنعات و خەریکی ئیشەکانی خۆیان بوون ئەوەی کە عجایبە کە خۆیان ئەوان ئیکتیفایان کرد و وەزعان باش بوو گەڕانەوە بۆ چاندنی گەنم لێرە دەستیان ڕاکێشایەوە لە خوتەکە و ئەوش مەجموعەتی تەبعاتی هەیە لە عهدی عەبدولکەریم قاسموانە مەجموعەتی کێشە دروست بوو کە ئەوان خۆیان نایانویستر عێراق ئەوە گەنم دروستکە دوای چەند ساڵی عێراق دەستی کردەوە بە ئیستیرادکردنی گەنم یعنی خۆی عێراق پێشەوە ئیستیرادی گەنمێ کرد ئەوان کە ویستیان وایە لەکرد گەنم بچێنێ و بەشی ئەوروپایش بکە بەشی تاوان بەشێ لە ئەوروپایش بکە بەڵام دوایی کە ئیشان پێی نەما دەستیان لێ کێشایەوە و عێراق کەوتەوە بڵێن ئیستیرادکردن و هێنانەوەی گەنم ئەم دوو سەدەیش بە پێی ئەو بۆچوونی ئەو مامۆسایە بەشێکمون لەو خوتە ئەوە نەبووە یارمەتی ئێمە بدەن یان دڵیان بۆ ئێمە هێموو بێ بەشێک بۆ لەو خوتە گەورەی مارشال کە هەر عێراقیش نەبووە ئەو باسی چەند وڵاتێکی کەشی کرد لە عالەما کە بە زۆری لە عالەمی سێمن کە ئەوە یارمەتی دراون بۆ ماوەیەکی کاتی کە ئەو شتە بکەن و ئەو شتەیش هەیە یعنی چەندین وڵات هەیە یارمەتی درێن یارمەتێکی زۆر درێن بۆ سەلەن بۆ ئەوەی مۆز بچێنن نایڵن بەس مۆز بچێنن لەبەرەوەی مۆزەکان ئەچێ بۆ ئەوروپا و بۆ عالەم چەند وڵاتێکی کەش هەیە کە یارمەتیان دەن لە شتێکی دیاریکراوە کە بە زۆری ئەڕوا بۆ وڵاتەکانی خۆیان بەڵام ئەو وڵاتە لەگەڵ ئەوەیشا کە ئەو هەموو شتە ئەکەن هەر فەقیرن مەسەڵەن وڵاتانەی ئەمە هەمووی ئەم هەوەنەوتەی هەیە بە عموم فەقیرن لەگەڵ ئەوەیشا ئەم هەوەنەیە چۆن وا ئەکەن کەوانەوتەکەش بفرۆشن و هەر فەقیرش بن ئەوە مۆزوعێکی دوور درێژە لەوانەیە خەڵکیش هەر بزانن کە چۆنە بۆدا خۆشەویستانم ناز و نیعمەتەکانی خی گەورە زۆرن خی گەورە نیعمەتەکانی زیاد بکە لە سەرمان یا رب العالمین نیعمەتی لەشساغی نیعمەتی ڕزق و ڕۆزی لەسەرەوەی هەموویەوە نیعمەتی ئیمان نیعمەتی ساڵح بوون نیعمەتی ئەوەی کە تۆ بە مناڵەکەتەوە مەشغوڵ نەبی ئەوەنە مشکیلە و کێشت بۆ دروستکە ساڵح بێت کچ و کوڕێکی ساڵح خوایە ئەم نیعمەتانەمان لێ نەشاریتەوە یا رب العالمین زیادی بکەی بەهێزی بکەی نیعمەتی لەشساغی چکە زۆر نەوانەی کە
لە جێگەیە کەوتون و نەخۆش پێویستیان بە دوعای خێرە. مسلمانی پێی ڕاگەاندم کە ئەوەی ئازوو خۆشەویست دوعای خێر بۆ برای بکەن کە برایەکی نەخۆشی چاوی هەیە و زۆر پێویستی بە دوعای خێرە کە لەم ئێوارە و لەم کاتیا ئینشاءالله دوعای خێری بۆ بکەن خۆی گەورە شیفا بۆ ئەویش و بۆ هەموو نەخۆشەکانی تریش برێنە یا رب العالمین. داواکاری نەخوای گەورە کە ڕەحممان پێ بکات، بەرعەفو و مەغفیرەت و لێخۆشبوونی خۆیمان بخات، سەربەرزی دنیا و قیامەتمان بکات، لە ڕۆژی مەحشەرا ڕووزەردی بەرگبارەکای حەق تەعالا نەبین، لە نەجات بوانی بەرزەخ و مەحشەر و پردی سیرات بین یا رب. ترکای ڕەحمەتی هەمیشە واڵا بێ لە ڕوومانە یا رب العالمین. سەرفرازمان کە لە دنیا و قیامەتە لە دایک و باوکەکانمان خۆش بە، لە ئێمەش خۆش بە، لە دەوروبەرەکانمان، لە ماڵ و مناڵمان، لە خزم و کەس و کارمان، لە دۆست و خۆشەویستانمان، لە هەموو ئەم بینەرە موسڵمانە ئازیز و خۆشەویستانەی کە بە دیارەم بەرنامانەوە دانیشن. خۆی گەورە لیان خۆش بە، ڕزق و بەرەکەتی خۆت زیاد بکە لەسەریان، نیعمەتی ئیمانیان زیاد بکە یا رب العالمین، تەوفیقیان بە بۆ هەموو کارێکی خێر و چاکە لە دنیا و لە قیامەتە. خۆشەویستانم، بەرەو کۆتایی و دوایین وتەکانی بەرنامەکەمانە ڕۆین. ڕێزسواسی بەپیانم بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست و بۆ هەموو برا ئازیز و خۆشەویستانەی لەم کەناڵەیە کارەکەن، بۆ هەموو موسڵمانێک کە دوعای خێر بۆ ئێمە کات، خۆی گەورە سەرکەوت و سەرفراستان بکات. تا بێگەشتنەوەیکی تر لە بەرنامەی بەربانگ و ئێوارانی بەربانگی کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتی و بەڕێز و خۆشەویستەکەمەوە بەخوای گەورەتان ئەسپێرم. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.